سلافين گرموی وید من خوش گلی تماشاوانین برنامه کورت کونکشن جرا لدنگی امریکا لواشنطن برنامه کورت کونکشن لسر تلفزیون NRT تیوشاندن ام گلک سپاسیا واندکن ام لیره لامریکا روداو و سرهاتین گلک بلز دبینن بتایبت پشتی سروکی امریکی باراک اوباما فرمانا کارین لشکری و گهاندنا آلیکاری مروانی جبو خلکی توشی کارساتک مزن دبا لچیای شنگالی لکردستان عراقی هلبت ده سروک اوباما دیسان دوباره کرده گوتی کو اف کاری مدس بیکری زو به داوی نایتن اف پیناسینه که کو امریکا دی وی هرمی دا بو دمک دریش کریاران بکتن جو بحث کرنا وان پیش هاتان ببینینه که امریکی چاو امریکی وینا بری خود دنی ام ایرو میوانداریا که سرکوت شمس الدین دیگه این لیرا الاستودیا دنگی امریکا استودیا کورت کونکشن زور بخیر بیک سرکوت سرکوت شمس الدین یک کاج دامزری نرین دامزرا و سیاستا کردی لیرا لواشنطن خوندکاری ماستر لزانکوی بتاعی بتمند لسر حکمرانی و آسایشا نفنتوی و هروسا که سرکوت کارمند بویا لبالوسخانة أمريكي لبغداد ولقنصلخانة أمريكي لهوليرية كاكسر كود كاتيكي زور كم هبو لنيوان روداوكاني شنغال ولنوان برياري سروك أوباما بوكاريك شون لقدانوي جنابت شونا بو أم كاتا كورتا بله لراسيا وكاغدارن لو تكيا سرق اوباما كاتيك لسر بويا كمين جار لسر ام بابتا هات جواب جاختي لسر دوشت كردوا يعني يوكو هرشيكي زور جرين تماشاي كديك يقلوانا كارساتكي مروي بريوي بتايبتي لا تشي شنغار ولا دفري شنغار بو يزيد كان لو دفرا تكارساتكي مروي قبره بريوي قركبني بريوي حتى بنمانه وشوتي هولكي داعش بو كردني جينوسايد لدجي يزيد كان او يك لا هوكاركاني كبا خوي باسي كر هوكاري دوميان باسي لو كر ك داعش هولا له ولر نزيك بتوكل له دبلومات كاري امريكي ليا خلكاني امريكي ليا و ناوچيكا ك خلكي زور كمان تواتكان او خلكاني كهل هاتون لناوچكاني داعش لو ناوچ خويان باراستو وات لهردو حالتك هم بعدێکی بەژەوەندەکانی ئەمریکای تایە هەم بعدێکی کارەساتێکی مروتیە و ڕێگرتنە لە کارەساتێکی مرۆیی و پەیوەندی بە سەعاتەوە هەیە واتە لە چەند کاتژمێرێکە ڕەنگە ئەو کارەساتە زیاتر قوڵ بێتەوە. ئەوە تاکید لەسەر ئەوە دەکری هەڵبەتە زۆرجار لە زۆر شوێنە لەسەر ئەوە دەکری کە ئەگەر زوو پەلان نەکری لە کارێکی تایبەتە ئەوە ڕەنگە کارەساتی کرد بدا لەگەڵ توام بەڵام خۆت بینی دوێنێ سەرۆک ئۆباما چووە ڤیکیشن چووە ئیستراحەت و بەڵام هەر لەگەڵ ڕووداوەکان بەردەوامە بوو نمونە دوێنێش لەوێ کە باسی دەکات دەڵێ ئەمە کارێکە دەستمان پێ کردووە و پێشبینی ئەوەش دەکەین زوو کۆتای پێنێتن بۆ سەرۆکی ئەمریکی ئێستا دوای ئەو هەموو ڕووداوانەی عێراق و سووریا و خۆ دەبینی ئیسرائیل فەڵەستین و رووسیا لەگەڵ ئوکراین و ئەمریکا زوو یان تەدەخڵیان دەکرد یانش نەدەهاتە پێشەوە ئێستا هاتە پێشەوە بە کاری لەشکری بۆی خۆی دێختە ئەو ڕستکە و ئاعترافشەوە دەکەت کە زوو کۆتای پێنایێتن بەڵێ ئەبێت تۆ سەری سروشتی ئەو دۆخەی ئێستا بکەیت لە بەراوردێکی بۆی پێشوو بەتایبەتی لە ئەوەی کە لە عێراقا ڕوویاوە ینی جیاوازێکی گەورە لە نێوان سەرەتاکانی دەرکەوتنی داعش هەیە لەگەڵ داعش کە لە ئێستەیە لەو بارودۆخی ئێستا کە دروست بووە یا ئەو هێزەی کە داعش هانەدەوە لە پشتی داعشەوەیە کە هێزگەری زۆر هەیە ئەو بارودۆخی کە لە سووریا جیاوازێکی زۆر هەیە جیاوازێکە ئەتوانین لە چەند خاڵێکا کورتی کردن یەکێک لەوانە سەرەتای هاتنی داعش گروپێکی چەکدار بوون هاتن پەلاماری شاری مووسڵیاندا سوپای عێراق تێکشکاندە گروپێکی چەکدار واتە 1000 کەسێک لەو دەوروبەرە بەپێی هەواڵگریەکانی ئەمریکا لەو ژمارەیە بوون بەڵام ئێستا داعش سوپایەک یەک سوپایە خاوەنی چەکە دوای ئەوە ئەمریکا تێگەشتنی وایە حتا بە کوردیشەوە سەکرەدایەتی سیاسی کوردی ژوا بووە توێژەری سیاسی کوردی ژوا بوو هەتا لەوانە خۆم بوو لە بەرنامەی پێشووترا خۆمان باسی ئەومان کردووە کە بەشێکی گەوری ئەو هاتنی داعش وە کۆنتڕۆڵکردنی ناوچە سونەکان پەیوەندی بەوە هەبووە لە ناوخۆی سونەکانە پشتگیری ئەمە کراوە شێوازێک لە دەرکردنی سوپای عێراق نەک لە داعش بارودۆخەکەی ناوچەکە ئامادە بوو بۆ ئەوەی داعش
بێت و نەکار بێت و کۆنتترۆل بکاتە بەڵکو پەرەی بمێنێت و پەرەی بە چالاکیەکانی خۆی بدات. ئەگەر تەماشا بکەیت بۆ چوونی ئەمریکا ئەو کاتەش و ئێستش لێوا بووە لە بوونی داعش ناوچە سونەکانەوە پەیوەندی بە کێشەی سونە و شیعەوە هەیە، پەیوەندی بە دەرکردنی سونە هەیە لە پرۆسەی سیاسی. بەس لە ئەوەی ئێستا ئەیبینی داعش ئێوێ هەوڵی داگیرکاری بدە، ئێوێ بەرەو ناوچە کوردیەکان بڕوا کە هیچکی پەیوەندی نییە بە کێشەی سونە و شیعەوە و ئێوێ قڕکردنی تەواوەتی لە ناوچەیەک بکە کە لەژێر دەسەڵاتی ئەوانە پەیوەندی بە ناوچەی سونەوە نییە و سنووری خۆی فراوان بکە، هەوڵی کە دواتر توانی باسی ئەوانە بکەین ئەم هەوڵی داعش لە چیەوە بەسی چیە لەم هەوڵە بەرگرتنەکەی ئەمریکا بەمەیە کە سنووردارکردنی ئەو هەوڵانەی داعش لە دەرەوەی سنوور ناوچە سونە نشینەکەن کە خۆی بەڕاستیەکەی مەوەیەکێک لە مەرجەکانیش بەستیەوە بە پێگەێنانی حکوومەتی عراقی بۆی ئەمریکا زیاتر بکات. بەڵام هێشتا ئەمریکیەکان ئەترا بەوە دەکەن کە خەتەرەکەی زۆر گەورە بە تایبەت دوا بە دوای گرتنی بەنداوی مووسڵ. ئەمە شتێکی زۆر گەورەیە، شتێکی ئاسانیە کۆمەڵێکی تیرۆریست شتێکی وا بەدەستەوە بێ بتوانێت بەشکم تا ڕادەیەک نازانم تا چندێک، بەڵام بۆ نمونە کە هەرەبای هەریمەکە ئەگەر بەنداوە کشتێکی بەسەر هات ئەوە شارەکانی عێراق لە ژێر مەترسی لافەوشتی وادان. کاکسەر کەوت هەر ئێمە لە باسی ئەمریکا داین زیاتر هەوڵ دەدەین لە چارچێوەی سیاسەتی ئەمریکادا ببینین بۆ ئەم بابەتە. دەبینین کۆماریەکان و دیموکراتەکان بە تایبەت دژانی سەرۆک ئۆباما ئەوانەی کۆماریەکان و ناودارەکانی ئەمریکا کە دژی سیاسەتەکانی ئۆبامن و بەگشتی لەم کێشەیە نەهاتن ڕخنە لە سەرۆک ئۆباما بگرن کەچی لەسەر هەموو شتێکە لەسەر هەر بابەتێکە لەسەر هەر هەنگاوێکە ڕخنەیان لە ئۆبامایان دەگرت. بەڵێ خۆت دەزانی جیاوازێکی زۆر هەیە لە بینی ئەو دوو تەوەجوهە سیاسیە سەرەکی کۆماریەکان و دیموکراتەکان هەتا سەرۆک ئۆباما لە ماوەی ڕابردووتی ڕەنگە گەر من باسی ئەوە بکەم کە ئۆکسجین یعنی لەسەر سروشتی ئۆکسجین کە بابەتێکی زانستیە کۆماریەکان لەگەڵ هاوڕان نەبن هێندە دژایەتی مەکەن. بەس لەم پرسەیە یەکدەنگیەک هەیە، پەیوەندی بە چەند هۆکارێکەوە هەیە، وەکو وتمان سەرەتای دەرکەوتنی داعش وەکو پرسێکی سونە و شیعە دەرکەوت تا ڕادەیەکیش لەو دۆخایە مایەوە بە کوردیشەوە بە ناوچەکانی تری عراقەوە، بەڵام ئێستەیە ئەوەی کە هەیە یەکدەنگیەکی ئەمریکی دروست بووە عراقی هەرێمایەتی حتا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دروست بووە کە ئەمە چیتر پرسێکی سونە نیە، ئەمە تەماحکاریە کە ئەمە داگیرکاریە و هەوڵێکی پەلهاویشتنێکی ئەم هێزەیە ئیتر بە ناوی داعشەوەی کە بە ناوی سنەوەی کە بۆ فراوانکردنی سنوورەکانی خۆی و خولقاندنی کارەساتی مرۆیی و دەستگەشتن بە سەرچاوەکانی نەوت ئاو کارەبا هەموو ئەمانە کە دیارە ئامانجی تریان هەیە لە کۆنتڕۆلکردنی ئەمانەوە. بۆیە هیچ هێزێک نییە لە ئێستەیە دژی ئەوە بێت کە ئەمریکا بەر بە پەلکێشیەکان و هەوڵەکانی داعش بگرێت بەرەو هەرێمی کوردستان. دەنە ناو عێراقە هێزێکی فەرمی باوەڕپێکراو هەیە پشگیری ئەم هەنگاوی داعش بکات، نە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە. ئەمە جیاوازە لەوەی لە پێشووترە هەم کورد و هەم سونەکان دژی ئەوە بوون کە ئەمریکا پشگیری شیعەکان بکات بۆ لێدانی داعش لەو کاتەیە. لە پرسی سووریا شا کۆمەڵگەی نێودەوڵەتی بوو بەدوولێتەوە، بەڵام لە ئێستا لەم پرسەی ئێستایا ئەمریکا دەستی کراوەترە چ لە ناوخۆ چ لە ئاستی نێودەوڵەتی هیچ هێزێک نییە دژایەتی ئەم هەنگاوی ئەمریکاکە بەڵکو و پشتیوانێکی زۆریش کراوە. لەبەر ئەوەی هەست دەکەن کە ئەگەر نیکەن ئەم کاریانش هەنگاوێک نەریکارێکی لەشکری بە تایبەت نەبێت دژ بە داعش لەو هەرێمە بە تایبەت هەرێمی شنگال ئەوە کارەساتێکی مرۆیی جنوسایت دروستە بێ. بەڵێ بەتەکید ئەوە هەنگاوێکە خاڵێکی تریش کاک دەخی لەبیرمان نەچێ وەکو وتم داعش ئێستا سوپایە ئەتە سپایەکی تیرۆریستیە بە ئیچەکێکی زۆری پێ ئەتوانێت کارەساتی مرۆیی گەورە بخڵقێنێت لە ئێستاە ئەگە بەری پێ نەگیرێ بەهۆی ئەو هێزە بەقوتە هەیەی ئەو چەکە زۆری هەیەی وەکو سەرەتاکان نییە کە هات کۆمەڵە سەرباز بن و دەستیان و ڕاهێنانیان وەرگرتووە دەستیان بەسەر معسکەرەکانی حکوومەتی عراقیە گرتووە وەتە ئەگەر بەری پێ نەگیرێ ئەتوانێت کارەساتی گەورە بخڵقێنێ ئەتوانێت کارەساتی مرۆیی گەورە و شارەکان کاول بکە بەهۆی ئەو هێزە ئەو چەکە زۆری کە هەیەی و ئەمریکا ناچارە بەربەمە بگرێت چکن بەڕاستی لە دەسەڵاتی هێزی کوردیەکانە نییە بەو چەکە بەهێزانە بگرن کە بەزاشەوەی تەنانەت ئەمریکیەکان و شارەزایانی لەشکری ئەمریکی کە لە عێراقیان کار کردووە باسی ئەوە دەکەن کە ئەو خەڵکانەی داعش زۆربەیان یان ژمارەیەکی زۆریان باسیە کۆنەکانن و ئەوانەی لە ناو جێیشی عێراقیدا خزمەتیان کردووە و شارەزان ئەو چەکەش بۆیان ماوتەوە بۆ نمونە دۆشکەکەی کە دژی فڕۆکەن ڕەنگە تا ڕادەیەک کاری فڕۆکەکان زەحمەت دەکات. کاکسەر کەوت سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما کە دەڵێ لەسەر تەلەڤیزیۆنە بڕیارەدا و فەرمانیش ئەدا بۆ کاری لەشکری پێشتر دەڵێ ئێمە ئەمریکیەکان لە هەولێر دەپارێزین
ئەوجا کارە مرۆییەکان باسەکە. پێم وایە ئەمەش یارمەتی دەر بوو ئەوەی ئەمریکیەکان ڕازی بن ئەها خەڵکی خۆمان ئەمریکەکانی خۆمان دیپلۆمەتەکانمان لەژێر هەڕەشە یان ژێر مەترسیەکدان وا داعش نزیکیان دەبتەوە. ئەمەش وا بزانم هۆکارێکەوە بوو کە ئەمریکیەکانیان کۆماریەکان نەتوانن ڕەخنە لە سەرۆک ئۆبامە بگرن. بەڵێ خۆت زانی هەردوو پرسەکە دوو پرسی گرنگن هەم بەنسبەت کۆمەلگەی نێودەوڵەتی هەم بەنسبەت ئەمریکیەکان خۆیان. پرسی مرۆیی کارەساتی مرۆیی بەرگرتن بە کارەساتی مرۆیی پرسێکی گرنگە زۆر جار لە شوێنەکان تریشە ئەم پرسە هەبووە لە قەیرانی لیبیا هەبووە لە سووریا هەبووە لە فەڵەستین و پرسی ئیسرائیلە هەبووە بەڵام ئەوەی کە تیاتی ئەم پرسە ئەمەی جیاوازیا کاتەوە یەزیدیەکان ڕۆبەڕووی یەزیدەکان بۆتەوە کە ئەمریکا هاتە دەنگ لەسەری و پەیوەندی بەوەیە کە لە ڕاستیە یعنی بە سەعات حتا بە خولەک کاریگەری ئەبێ لەسەر ژیانی ئەم مرۆڤانە هەزاران مرۆڤ لەو شوێنە گیریان خواردووە و دوادار هیچ لایەنێک نییە دژی ئەوە بێ کە ئەمە کارەساتێکی مرۆیی نییە نە لە دەروی ئەمریکا نە ئەمریکاواتە یەک دەنگیەک ناو ئەمریکاکانە دروست بووە ئەمە یەک کە ئەمە کارەساتێکی مرۆییە لە ئان و ساتایە کە کارەساتەکە گەورەتر بێ قەیرانەکە گەورەتر بێت دووهەم پاراستنی ئەمریکیەکان باڵێ بێگومان خەڵکەی ئەمریکا ڕووداوەکانی لیبیایان لەبیر ناچێت ئەوەی کە ڕۆبەر قۆنسولخانەی ئەمریکا بوویەوە لەوێ دیپلۆماتکارەکانیان کوژە ئەوەژێکی تر لەوەی کە ئاماژ بە ئەمریکیەکانەدا کە ئەمە مەترسیەکە کە بێت ڕوبەڕووی نەبینەوە تەنها من لەوە تێدەگەم ئەوەشی کردنەوەی کە بۆ ئەوەی بزانین یان تێ بگەین بۆ ئەمریکا تەدەخلی لەوەی نەکرد کە خۆت دەزانین دیاردەی داعش یان هەبوونی داعش کە لەو کاتێوا دەرچوومە بەو شێوەیە وە لە شەڕەکان لەگەڵ شیعەکان ڕەنگە بە شەڕی شیعە و سونە تعریف کرابێ و قەت نەیانوە ئەمریکا نەیویستوە تەدەخڵ و شەڕەکە یانش تەدەخڵێک بکاتن بۆ ڕاگررتنی و شەڕەکە کۆتایی ببێنتن ئەمە کاکسەرکەوت باسی یەکڕاو یەک دەنگی جیهانە دەکلەسەرەوە دەزانین وەزیری دەرەوەی فەرەنسا ئەوڕۆ تەسریحێکی داوە کە ئامادەیە لەگەڵ ئەمریکیەکان یارمەتی بدا بریتانیەکان ئامادەن بەڵام خەڵکەکە گەیاندنی ئەو یارمەتیانە بۆ خەڵک پێشتر ئەوە شتێکی ئانیە دووەمش دەرکردنی داعش لە هەرێمەکانیان یانش بینینی ڕێگایەک بۆ ڕزگارتنی ئەو خەڵکانە ئەم هەوڵانە چۆن دەبینی ئایا بەسن چەند چی بۆی دەوێت بۆ ئەوەی جێبەجێ بکرێ بە شێوەیەکی ڕاست و دروست و بە پەلەش وەکو وتمان هەموو هەوڵێکی نێودەوڵەتی وەکو بەرگرتن لەو کارەساتە مرۆڤ ئایا بە لەدانی داعش بێ بۆ ئەوەی ئەو خەڵکە لەو چیا ڕزگاکرێ بە دابینکردنی هاوکاری مرۆیی بێ ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە هەتا ئەنجومەنی ئاساییش کۆبوونەوەی لەسەر کردووە کە پێویستە کات کۆمەلگەی نێودەوڵەتی بەیەکەوە هەوڵێک بدەن بۆ سنووردارکردنی هێرشەکانی داعش بۆ ئەوەی ئەم کارەساتە مرۆیە بەری پێبگیرێ کە ڕوئەدا کە بە بەرچاوی خۆمانەوە ئیبینین ڕوئەدا لە چیای شەنگار ئەوە جگە لەوەی کە بەر بە پێشڕەویەکانی داعش بەرەو هەرێمی کوردستان و بەرەو ناوچە کوردیەکان بگیرێ ئەم هەوڵانەی کۆمەلگەی نێودەوڵەتی کاریگەریەکی زۆری ئەبێ بە تایبەتی لەلایەنە مرۆڤەکەیەوە و تا ڕادەیەکی زۆریش کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی هەوڵەکانی داعش خاو بکاتەوە بەرەو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بەرەو بە تایبەتی بەرەو شاری هەولێر کاریگەری لە ڕووی عسکەریەوە ئەبێ کاریگەری لە ڕووی مۆڕاڵەوە ئەبێ و ئەو هاوکاریانە هەتاوەکو ئێسەوەی کە دیارە بە شێوەیەکی خێرا جگە لە هێز ئاسمانیەکانی ئەمریکا کە لە ڕووی سەربازیەوە لەو ناوچانیانداوە بۆ ڕێگە بۆ دەربازبوونی ئەو خەڵکە بکەن کە لەو چیاگیریان خواردووە هاوکاریەکان هێشتا بە تەواوەتی نەگەشتە ئەم کارە ئێستا فڕۆکەی ئەمریکی لە ناوچەکەدا دێت و دەچتن و یارمەتی مرۆڤانی دەگەینتون ئەوانە خۆت دەزانی ئەمریکیەکان لە کاتی ئەوەی هەڵبژاردنەکانە سەرۆک ئۆباما خۆی یەکێک لە تیمەکان یەکێک لە بەرنامەکانی ئەوە بوو کە ئەمریکی لە هەرێم دەچن لە عێراق دەچن لە ئەفغانستان دەچن و کردیش بەڵام ئێستا دەگەڕێتەوە تا چەندێک ئەم کارە کاریگەری دەبێت لەسەر باری ئابووری و باری لەشکری ئەمریکی کە ببێ بابەتێک بۆ بکەوتە ناو سیاستەکانی ئەمریکا وەکو لە وتارەکەی سەرۆک ئۆباماش ڕایگەیان ئەم هەنگاوانەی ئەمریکا لە ڕووی سەربازیەوە سنووردارە بن ئەوە پەیوەندی بەوە هەیە تاوەکو کەی ئەم هەڕەشانی داعش لەوێ ئەمێنێتەوە بەڵام بەردەوام ئەبێ هەتاوەکو چکم ئێمە نازانین کەی ئەم پرسی داعشە کۆتایی پێ بە تایبەتیوان مەرجدار یەکەنەوە بە پێگەێنانی حکوومەتی عراقی لە بەغدا لە ڕووی ئابووریەوە ئەمە زەختێکی زۆری لەسەر ئەمریکا هەیە بەڕاستی بەڵام بەرژەوەندی ئەمریکا زۆرە لەو ناوچەیەکە بیپارێزێەوە لە هیچ لە بەرژەوەندی ئەمریکانیە کێڵگەنەوتەکانی کەرکووک و عینزالە و بای حەسەن و ئەو منتیقانە کە داعش هێرشی بووە بات بکەوێتە دەستی
ئەو هێزە گروپە تروریستی و تەسیراتی لەسەر بازاری نەوتە بێت لە جیهان ئەمریکێکی تر لە هۆکارەکان بەڵام بە تەکید تەنها من شتێکت پێ بڵم تەنها یەک سەربازی ئەمریکا لە دەرەوە لە بەرەکانی جەنگە نەک فڕۆکە بیهێڵیتەوە ساڵانە 850 ملیۆن دلاری پێویستە. کاک سەرکەوت کاربەست ئەمریکیەکان ئەوە دەڵین لە بواری ئەوەی کە بە شێوەیەکی زۆر ڕسمی و فەرمی و لەسەر تەلەڤیزیۆنەکانە دەبینین بەڵام کاربەست ئەمریکیەکان کەوتونەتەوە باسکردنی ئەم باسە لە سەر ئاستی بەرزەوە و لە کۆبوونەوەکاندا لە میدیا زۆر کورد ئێستا چالاکە لەوەی کە کاربەست ئەمریکیەکان دەبینن لە واشنگتن و لە شوێنی ترا بۆ باسکردنی ئەمە چ بۆ چۆنێک دروست ئەبێ ینی لە وەکو بڵین بۆ کاتێکی درێژدەم ینی کاتێکی بۆ داهاتوو لە ئیداری ئەمریکا ئەوەی کە هەیە وەک بە شێوەیەکی خێرا وەڵامدانەوە بڕیارەکەی سەرۆکۆباما بۆ وەڵامدانەوەی هێزە ئاسمانیەکان ئەمە بڕیارێکی تا ڕادەیەک کورت مەودایە بەس لە بڕیاری درێژ مەودایە قسە لەسەر ئەوە کە جارێکی تر سوپای عراقی جارێکی تر سەر لە نوێ بنیاد بنرێتەوە و گۆڕانکاری تیا بکرێ و گۆڕانکاری لە پێکهاتەی شێوازی حکومڕانی لە عراقا بەعام بکرێ ئەوەی کە پێوت دابشکردنی دەسەڵات وەتە پاوەڕ شێرین هاوبەشیکردن لە دەسەڵاتە لە هەموو پێکاتەکانە گۆڕانکاری گەوری تیا بکرێ ئەمریکا لە نزیکەوە زیاتر ئاگاداری ئەم پرسە بێ جێی هەڵێ بەتەنیا بۆ عراقەکان ئەم گۆڕانکاریە ڕوویاوە بەڵام بە تا ئێستا فۆرمێکی وەرنەگرتووە لە ئەمریکا ئێوە چی بکە بەتەکید لێرە بینینی کوردەکان لێرە و کەسانی کە لێرن لەگەڵ بەرپرسە ئەمریکەکانە ئەپدەیتکردنەوەیان لە نزیکەوە ئاگاداربوونیان لەسەر بارودۆخی ئەوەی کە لە کوردستان ئەگوزارێ و مەسلەی پرسی ئەوەی حەساری ئابوووریەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی مەسلەی بودجە ئەوانە هەمووی ئەمانە چ کاریگەریەکی ئەبێ لەوەی کە پێشمەرگە نەتوانێت شەڕی داعش بکات ئەمانە هەمووی کۆمەڵە بابەتن کە لە نزیکەوە بە ئەمریکەکان ڕاگەیەنداوە بەڵام ئەمریکیەکان پێویستیان بە ماوەیەکی زیاتر هەیە تاوەکو پلانێکی درێژخایەن بۆ سەر لە نوێجارێکی تر بۆ عێراقدا بڕێژنەوە کە من پێم وانییە پلانەکە گەڕانەوەی سوپای تیابێ بە جارێکی تر چێ مادەم چێ توانای لە ناوبردننی داعشی هەیە بۆ ئەوەی ئەمریکیەکان بتوانن هاوکاری لەگەڵا بکەن بەڵێ بۆ لە ناوبردننی داعش چەندین هەوڵی گرنگ پێویستە یەکێک لەو هەوڵانە زۆر گرنگە هاوکاری هەرێمایەتی بە تایبەتی ئەگەر هاوکاری هەرێمایەتی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا و ئوردن و سووریا ببوورە تورکیا و حتا کوردەکانی سووریاش ئەوە بە جەماعەت کانتۆنەکانی ڕۆژئاوا ئەمانە هاوکاری بکرێن بەیەکەوە بتوانن شێوازێک لە هاوکاریکردنی هەرێمایەتی دروستکەن بۆ حەسەر خستنە سەر داعش چکم ئەگەر بزانی لە ئێستا ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش لە قۆناغێکی بە شێوەیەکی کاتی لە قۆناغێکی باش ئازین سەرچاوێکی باشی داراییان بەدەستۆیە بانقیان بە پارێکی باشی کەوتۆتە دەست و ئەم قۆناغ من ناوێنە مانگی هەنگوینی داعش و ئەو ناوچان دەژێت دەسەڵاتی داعشان بەهۆی ئەو سەرچاوانەی لە ژێردەستیان نایە کارەبایان بەدەسەوەی ئاویان بەدەسەوەیە نەوتیان بەدەسەوەیە کارگەی بەرهێنانی غازیان بەدەسەوە ینی سەرچاوێکی زۆریان بەدەسەوەیە پیشبینی دەکرێت کەی ئەو مانگە هەنگوینەی کە تو خۆ دڵی داعش و کۆتایی پێ بێتن ئەوە ئەکەوێتە سەر ئەو هاوکاری هەرێمایەتی ئەگەر ئەو هاوکاری هەرێمایەتی هەبێ بۆ حەسار خستنە سەر ناوچەکانی داعش و بۆ لێدانی هەموو سەرچاوەکانیان کە لە بەردەستیان نایە حتا ئەگەر بێت و کێڵگەی نەوتیش بێ بەڕێکێک لە بۆچوونەکان بەڕاستی بە بۆچوونی من کە بۆچوونێکی دروستە لێدانی هەموو ئەم سەرچاوانە و لێسەرنەوەی هەموو ئەم سەرچاوە ئاوی و کارەبایانی کە لە ژێردەستیان نایە بۆ ئەوەی لە ناوخۆی داعشا کێشە دروستکرد خەڵکەکانی ژێردەسەڵاتی داعش بتوانن شێوازێک لە تووڕەیی جەماوەریان لەسەر ئاستی بینە سەر باسی هاوکاری لەشکری ئەمریکا بۆ هەرێم بۆ کوردەکان بۆ عێراق زۆر لە ئەمریکیەکان باسی ئەویان کردووە کە کورد پێویستی بە چەکە یان داوای چەکی کردووە بۆ ئەوەی بۆ لە ناوبردننی داعش بەڵام سەرۆک ئۆبامە بینیمان لە سەتمەنتەکانیدا لەو چەند ڕۆژە تاکیدش لەسەرەوە دەکا ئەم شتە ڕوویادا یان ئەم هاوکاریە ڕەنگە زیاتر کاریگەر بێ دوا بە دوای پێکێنانی حکومەتێکی یەکگرتووی نیشتیمانی لە عێراق و بەشداری کوردی تیابێ هەلبەتە کورد و سونە و لەگەڵ ئەمە چۆن لێکدێتەوە بۆ ئەمە شەرت بێ لە یارمەتی سەربازی شەرت بێ بەوەی پێکێنانی حکوومەت لە ڕاستیە ئەوەک ئەزانی ئەم پرسی داعش هەر لە سەرەتاشەوە ئەمریکەکان بۆ چوونە وا بوو وتم پێشتر لە کوردستانیش ئەم بۆ چوونە هەیە لە ڕاستیە لەسەر ئاسی تا ڕادەیەک ئەو ناوچە دەوڵەتە هەرێمیانی کە لە ناوچەکە هەن لەوانە تورکیا کە پرسی داعش تەنها پرسێکی ئەمنی نییە پرسێکی گروپێکی تیرۆریستی نییە و بەتەنیا
پرسێکی سیاسیە ئەمریکا ئێوێ ئەم پرسە سیاسی چارەسەر بێ لە ڕێگەی پێگەنانی حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی تا ڕادەیەک حاڵەتێکی لێ دروست بێ یەکێتیەکی عراقی دروست بێتەوە بۆ ڕوبڕوونەوەی داعش و ئەم هەڕەشەیەکە هەیە لە ناویە بەشداریکردنی کورد لە ناویە بەشداریکردنی سونە ئەم هەوڵانەی کورد کە داوای چەک ئەکا لە ئەمریکا بۆ ئەوەیە کە لە ناوچەکانی بەڕاستی حکوومەتی عراقی بە هیچ شێوەیە ناتوانێت کۆنتڕۆلی ناوچەکانی خۆش بکات نەک ناوچە کوردیەکان بۆ ئەوەیە کە بتوان بەرامبەر ئەو چەکە پێشکەوتوانەی کە کەوتوتە دەستی داعشەوە کوردیش هەمان لانی کەم هەمان جۆری چەکی هەبێ بۆەوەی بتوان باڵانسی هێز ڕابگرن لەگەڵ شەڕکەرەکانی داعشدا کە ئەمە یەکێکە لەو هەوڵانە کە ئەمە بینیوە بەهۆی بوونی ئەو چەکە پێشکەوتوانی داعشەوە بینیومانە کە توانیوانە لە هەنێ شوێن پێشڕەوی بکەنەوە پێشمەرگە بەرپەر و پاشەکشە بن ینی کەواتە هێزی پێشمەرگە تەنها هێزە ئێستا لەسەر عەرزا بتوانانی حرەکە بکات و پەلاماری چووکە هەم ئەمریکی و هەم عێراقیەکانش بە فڕۆکە پەلاماری داعش دەدەن کاک سەرکەوت دەبینین داعش لە ڕووی لە لای بەکارهێنانی میدیا شتێکی سەیر و عەجایبن هەم بۆ پرۆپاگەندەکە هەمش بۆ گەیاندنی هەواڵ و شتەکان بەڵێ یەکێک لەو استراتیژە زۆر بۆ ئەمریکا ناتوانێت ئەوە کۆنتترۆل بکات بۆ نمونە بەڵە ڕاست یەکێکە لە یەکێکە لە پرسیارانە ینی بۆچی ئەکاونتەکانی هەموو مەسەلەن لەوانەیە دژی ئیسرائیلە یا چییە ئەوانەی ئەڵقاعیدە داخرا ئەمانەی داعشدا ناخرەوە یەکێکە لەو گومانانەی کە دروست ئەکرێت لە فەیسبوک و لە تویتەر و ئەوانە شەڕێکی سەرکەوتویان کردووە داعش بەبێ ئەوەی هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەبێ توانیوەتی هەموو ڕێکلامەکانی خۆی لە ڕێگەی کەناڵەکان ترۆ بڵاوکاتەوە بەو شێوازە جوانە گرافیکیشی کە ئەیکەن کە سەرنجڕاکێشە وا لە زۆر کەسەکەن بڵاوی کاتەوە تە شتێکی سادە نییە زۆر پرۆفشناڵانە بەهەمی هێنن ئەوانێ چی بەدوای ئەو شتەیە ئەم هێزە کە هەیە وەکوتم ئەمە گروپێکی چەکدارین بەتەنیا گروپێکن بەڕاستیە خاوەنی هێزێکی زۆر شارەزان گەنجێکی زۆران لەگەڵایە کە لە تەکنەلۆژیا و لە دنیای نوێ زۆر بەتوانە کۆنتترۆل ناکری کۆنتترۆل ئەکرێت بە شێوە لە شێوەکان بەڵام دانێ کۆنتترۆلەکەی دانێکی دروستە بێ ینی ئەوە نییە بڵی یەکجاری کۆنتترۆلەکەی مەگەوێت بە تەواوەتی ئەتەرنێت لەو سنوورانیانە بە تەواوەتی دای بخەیت کە چارەسەرێکی کاتی ینی ڕەنگە چارەسەرێکی کاتی بێ بەڵام ئەوە ئیتر شێوازێکی لە نوێی شەڕی تیرۆرە کە هاتۆتە مەدانەوە بەو شێوازە کاریگەریدا ئەنێ لەسەر دروستکردنی ترس لەسەر هێزەکانی بەرامبەری کاک سەرکەوت شەمسدین زۆر سوپاس دەکەم بۆ هاتنیژدان بۆ سودەکانی دەنگی ئەمریکا بۆ ئەمیدوارین لە هاتووداش هەر باسمان نابێت بە تایبەتش لەسەر سیاستەکانی ئەمریکا تەماشەوانی کورد کۆنەکشن ببێ چەندتێنتینە دوماهەیە بەرنامە vێجاری هەتا جارێکی دیگەینەیەک دەخیلشەمە و ستافی بەرنامەی هیڤیا خۆشی و شادی ژوەڕادیکەتن بە سوپاسی ئەف بەرنامە لەسەر NRT تەلەڤیزیۆنە NRT تێ وەشاندن و دکارن vê بەرنامێ تەماشە بکەن لەسەر ماڵپەڕن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا و هەروەسا لەسەر فەیسبوک و هەموو پەیوەندیان کۆمەڵایەتی و هەلبەتە لەسەر ماڵپەڕی NRTG خدا حافظ.